لێرەدا وانەیەکی زۆر گرنگ بۆ ژیانی ئەمڕۆمان لەم قورئانە وەردەگرین لە خزمەت ئەو پێغەمبەرانەی خوا سەلامی خوایان لەسەر بێ. ئەویش ئەوەیە کاتێک کە زانیت کوڕێک هاتە پێشەوە و کچەکە لە دەم و لەفزیا دیارە کە حەزی پێش و بەو کوڕە بکە، ئامان باوکی بەڕێز منعی مەکە لە بەشودان. زانایان دەفەرمون وفي منع المرأة من التزويج بكفئها 3 جنايات. هەر باوچێک کچەکەی ڕێگری لە کچەکەی بکە بە دڵی خۆی شوو بکە بە کەسێک کە هاوکوفە، هاوشانە لە چەند شتێکە. ئەو کوڕی هاتوۆتە خوازبێنی کچەکەت هاوشانی کچەکەتە لە دینداریدا، بەخوا گوناحە کچەکەت نوێشکەر ڕۆژوگر ئەهلی قورئان حیجاب بیدەی بە کەسێک کە نوێژ ناکە کە ئەهلی مزگەوت نییە. خۆت مەخەڵەتێنە کچەکە بڵێ وەڵا دوای نوێژی پێ دەکەم، زۆرمان لەوانە بینی بەخوا دوای لەشکەکەشت پێدادەنێ. خۆت نەخەڵەتێنی، هاوکوفت بێت لە دینداریدا وەکو یەک، هاوکوفت بێت لە تەمەندا کت جاری وایە دەخەڵەتێ بە کەسایەتی کەسێک، بە پلەداریەکەی، بە ناوداریەکەی، بە نووسەریەکەی، بە وتاردانەکەی. کچەکە تەمەنی 20 ساڵە کابرا تەمەنی 6 ساڵە حەز دەکات شووی پێ بکە، ئەبێ باوک لێرەدا تەداخل بکە، ئامۆژگاری کچەکەی بکە بڵێ کچی شیرینم فڵانکە زۆر ڕێک و پێکە بەڵام لە تەمەنی تۆدانێ وەکو باپیرت وایە، وەکو کچی کچەکەی تۆ ئەوە وەڵا بیانی ڕسم بەیەکەوە بگریت پێت شەرمە سەیری بکەی. لەسەر کەسایەتی هەردوو لاتان دەکەوێت، کچی خۆم دوایی پەشیمان دەبێەوە. 10 ساڵی تۆ تت دەبی بە 30 ساڵ پێ دەگەی، ئەو دەبێتە 70 ساڵ لێ دەبێتەوە. دواتر چەندە خۆشت بێ ناتوانانی بەیەکەوە ئیدارە بکەی. ئەوێ باوک لێرەدا ئامۆژگاری نەسیحەتی خێر بکە، هەرچەند شەرتیش نییە ئەوانەش سەرکەوتوو نەبوو بن لە ژیانی هاوسەریدا، بەڵام ئێمە بەگشتی هاوشانت نییە لە تەمەنە. هاوشان لە ڕووی ئاستی ڕۆشنبیریەوە زۆر جوانە بزانی ئەو کەسێ هاتووەتە خوازبێنی کچەکەت ئاستی ڕۆشنبیری چۆنە، لە یەکەوە نزیک بن، تێگەیشتنیان بە یەکەوە هەبێ و زۆر باشە هاوپیشە بن، هاوشان بن لە پیشەدا، لە یەک زانکۆیەک دەرچوو بن بە یەکەوە خوێن بێتیان و هاوپیشەی یەکتر بن. هەرچەند دەشکرێ دوو کەس هاوپیشەی یەکتریش نەبن و لە هاو ژینیشدا سەرکەوتوو بن. بیندراوە کەسێک لەگەڵ ڕێزی تایبەتیمدا فیتەری سیارە چاکردن و ئەوانەیە، ژنەکەی مامۆستای زانکۆیە ئێستا، ئەو پەڕی ژیانیشیان بەختەوەرە. دوو کەسیشمان بینیون مامۆستای زانکۆن، هەردووکیان حتا بڵێ وەکو ئاگر و ئاو بەیەکەوە ناگونجێن، دوژمنی یەکترن. بۆیە هاوپیشەیی، ئاستی ڕۆشنبیری و خوێندەواری بەیەکەوە گونجاو بن.